خەیاڵ زۆر کات ئەبێتە هەوێنی لەدایک بوونی بەرهەمێکی نوێ لەلای نووسەر و زۆر جاریش هەندێک لە نووسەرەکان هەوڵە دەنوێستکەکانی ژیانی خۆیان یاخود ئەو هەستە شاراوانەی کە بۆ خانەوادە و کەس و کار و بەتایبەتی کەسە نزیکەکانیان هەیە لە نامەیەکدا یاخود لە شێوەی چەندێڕێکدا پێشکەشی بکەن. لە ئێستادا لە شاری هەولێر یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر کۆڕێکی بۆ نووسەر مەسعود پەرێشان ڕێخست بۆ ناساندن و بڵاوکردنەوەی نوێترین بەرهەمی خۆی بە ناوی نامەیەک بۆ حەمەی کوڕم. یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر کۆڕێکی بۆ نووسەر مەسعود پەرێشان ڕێخست بۆ ناساندن و بڵاوکردنەوەی دوایین کتێبی چاپکراوی بە ناوی نامەیەک بۆ حەمەی کوڕم. لە لێدوانێک نووسەر مەسعود پەرێشان باسی لە ناوڕۆکی کتێبەکە کرد کە ساڵانێکی زۆرە لە هەوڵی نووسین و بە چاپگەیاندنیدا بووە. زۆرێک لە هەڵفیلوان دەژێت لەبی قەڵەو ئاواز دەکەن ڕێی سەرتەبۆز سوک دەکەن بەکەیت خوامان کۆتولاوە کارن بەڵام وەکو هەندێک بابەت شعر پێیان ناوەستی هەندێک جار مەتحی نەراندر خۆش نییە خۆشحاڵ وەکو گوتومانە هەمیشە بریتە لە ماڵی هەموو ئەندامێکی ئەم ئەدیبانەی کە لەو شارە دەژین کە دەڵێم لەو شارە دەژین مەبەستم ئەوەیە چ خەڵکی ئەو شارە بن چ ئەوانەی کە لە دەروی شارەکە هاتن و لێرە دادنیشن. بەنسبەتی من ئەو کتێبەی کە ئێستاکە دابەشی دەکەم ئەمە وای کرد کە کۆڕی تابەتی بۆ بکەم لەبەرەوەی کتێبەکە نیوەی کۆشی ژیانمە کە هەر لە منداڵیەوە بیرۆکەی ئەو نووسینانە لە مێشکم جێنگلیان پێداوم و بە دیاریانەوە شەو نخۆنیم بە دیاریانەوە چێشاوە. ئێستا توانیم وەکو یەکەمین کتێب کە لەبارەی کۆمەڵگەی کوردەواریەوە نووسرا بێت بە کتێب چاپی بکەم و بیگەینمە بەردەستی ئێوەی با بڵێن خوێنەران.